وەکاری دواکەوتنی سۆران عومەر سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە ئەنجومەنی نوێنەران لەبارەی دواکەوتنی موچەی هێزە ئەمنیەکانی هەرێمی کوردستانەوە دەڵێت زۆرترین گەندەڵی و دامەزراندن و خانەنشینکردنی نایاسایی لە نێو هێزە ئەمنیەکاندا هەیە و هەرێم ئامادە نیە لیستی ناوی هێزە ئەمنیەکانی وەزارەتی ناوخۆ و پێشمەرگە ڕادەستی بەغداد بکات. هۆکارەکەشی بۆ ئەوە گەڕاندەوە کە هەرێم نایەوێت بندیوار و دامەزراندنە نایاساییەکانی ئاشکرا ببن. یانەوێ ئەو دووبارە و بندیوار و نایاسایانەی کە لە لیستەکانە هەیەوە و خەڵکانی کە خەڵکی دەرەوەی عێراق و هەرێمی کوردستان بەناو لیستەکانە هەن ئاشکرا نەبن و بمێننەوە بۆیە نایەنەوێ ئەو لیستانە بدەن بە عێراق. ئەگەر نا هەندێک دەستگای ئەمنی تایبەت هەیە ژمارەیان زۆر نییە ئەنجومەنی ئاسایش دەتوانرێ ئەو ناوانە نەمێت بەڵام بەرگری فریاکەوتن زێرەبانی ئەمانە لە وەزارەتی ناوخۆن هیچ بەهانەیەک نییە بۆی ناوەکانیان نەمێت وەجگەلەوە وەزارەتی پێشمەرگە یعنی هیچ بەهانەیەک نییە بۆی تۆلیستی وەزارەتی پێشمەرگە نانێری تەنها ئەوەندە نەبێنەیەکەی حەفتا و هەشتا بەرتی خۆیان خەڵک دامەزرێنن خەڵک نابەت خەڵک کارنشینەکە دیوارێکی زۆری تایە یعنی ئاشکرا دەبێت. سۆران عومەر وتیشی دامەزراندن لە چەند ساڵی ڕابردوودا بۆ هێزە ئەمنیەکان نەوەستاوە و حکوومەت لە بری دامەزراندنی دەرچوانی زانکۆ و بە هەمیشەیکردنی گرێبەست و وانەبێژان بەردەوام بووە لە دامەزراندنی هێزی ئەمنی بۆ حزب. بەڵێ زیاتر لە 6,000 کردیان دامەزراندووە لە دەرەوەی هەموو ڕێکارێکی یاسایی و ئەو عەدەدەی کە ناردویان تا هێزی و ئەو بڕی لە پارە داوایان کردو زۆر دەبریەوەی بێن وانەبێژان دامەزرێنن دەبریەوەی بێن پێکەمەکان و خاوەندڕوانە منداڵەکان دامەزرێنن گرێبەستەکان بکەن بە هەمیشەیی بەداخەوە لە هێزی ئەمنی خەڵکدا ئەمەزرێن. ئەندامەکەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕاشی گەیاند هەرێم کات ئەکوژێت و نایەوێت پرۆسەی بە بانکیکردن دەست پێ بکات و یاری بە هەستی موچەخۆرانی دەکات. بەڵام هەرێمی کوردستان هەر بۆ خۆی چێژنەوە بینێ موچەی خەڵک بە دواکەوتوی ببێ لە کاتی خۆیان نەدرێ بۆی نەتەڵکی دەست پێ کردو و نەداتی ناو خۆی ڕادەست کردەوە. گرفتی زۆر گەورە هەیە نێوان هەرێم و بەغدا کە بەشی زۆری چارەسەر نەکراوە و هەرێمی کوردستان بەداخەوە دوای دەرچوونی بڕیاری دادگای فیدراڵی بۆ تەڵقینی موچە تاکەکوژێ و یاری بە مەشاعیری کوردستان و موچەخۆرانەکە و ئامادە نییە ئەم بابەت تێبلایی سۆران عومەر وتیشی جیاوازی زۆری لە نێوان بەڕێوەبەراتی خانەنشینی و وەزارەتەکانی پێشمەرگە و ناوخۆ دارایی لەبارەی ژمارەی هێزە ئەمنیەکانەوە هەیە. بە جۆرێک جیاوازیەکە لە وەزارەتی پێشمەرگە 23,000 و لە خانەنشینیش 12,000 کەسە.